بنای خۆی بەرز و بێتە سڵاوتان لێبێت بەڕێزان خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادە کردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوان بە تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خوای گەورەتان لێبێت بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەکتان. ئەمڕۆژ وەکەمیشە هەندێک تەوەری تایبەتمان بۆ ئامادە کردوون، تەوەری بەسوود تایبەت بە پرسی ڕۆژ لەگەڵمان نابن بۆی پێشکەشتان بکەین. تەوەری یەکەمان قسەکردن لەسەر میوانداری باڵیۆزی باڵاپۆشی لە عێراقمان کردووە. خانمێکی باڵاپۆش ئەمڕۆ میوانمان دەبێت بووەتە باڵیۆزی باڵاپۆشی لە عێراق، بزانین چۆن بووەتە باڵیۆزی باڵاپۆشی، چۆن ئەم شانازیە پێبەخشراوە، چی کردووە، ئایا باڵیۆزی باڵاپۆشی لە عێراق چا ماف و ئەرکێکی لەسەر شانە، کە ئەمە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. تەوەری دووەم لە هەولێرەوە هاوکارمان ئیمران ئەمید پێشکەشمان دەکات لە ستۆدیۆکانمان هەولێر چۆن گۆڕانکاری لە ژیانماندا بکەین، میوانێکی دەبێت لەسەر ئەم پرسە قسە و گفتوگۆ دەکەین. بەڵێ لەگەڵمانەشدا کۆمەڵێک ڤیتی و زانیاری و بڕگەی پەیامنێرانمان دەبێت. سەرتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوە. فەرموون با پێکەوە بینەربین.
دەوری یەکەمان قسەکردنە لەسەر باڵیۆزی باڵاپۆشی لە عێراق کە میوانداری خاتونێکی باڵیۆزی باڵاپۆشی لە عێراقمان کردووە بۆی بزانین چۆن بۆتە باڵیۆزی باڵاپۆشی وایە کەسێک چۆن دەبێت هەڵبژێرێت بۆ ئەم بابەتە و ئیدی بۆتە باڵیۆزی باڵاپۆشی ئێستا ئەرک و مافەکانی چیە. ئەویش خاتو ژاڵە مەریوانە کە بۆتە باڵیۆزی باڵاپۆشی لە عێراق. خاتو ژاڵە بەخێر بیت. ئێستا بوویتە باڵیۆزی باڵاپۆشی وانە چۆن بوویتە باڵیۆزی باڵاپۆشی؟ ئێستا تا دەستخۆشیتان لێ یەکەم لە ڕاستیدا باڵیۆزی باڵاپۆشی وەکو هەر بابەتێکی تر وەکو هەر مهنەیەکی تر لەلایەن ڕێکخراوێکی جیهانیەوە ساڵانە ئەدرێت بۆ خانمانەی کە لە جیهانە کار و چالاکیەکانی هەفتەی باڵاپۆشی ڕێکەخەن. منش لە ساڵی 2021 لە مانگی شوباتی 2021 لەلایەن ڕێکخراوەکەوە نازناوی باڵیۆزی باڵاپۆشیم پێدرا لە پای ئەو کار و چالاکیانی کە لە ماوەی 2 ساڵە لەگەڵیانە بەردەوام بوو. چۆن بوو سەرەتا بەشداریت کرد؟ چۆن بوو ئەوە پێیان ینی ئاشنا بوویت لە چ ڕێگەیەکەوە؟ سەرەتا لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتیەکان تویتەر و ئینستاگرامەوە پەیوەندیم پێوەکردن ماوەیەکی زۆر لەگەڵیان بەردەوام بووم. کۆمەڵێک چالاکی زۆر جوانیان هەبوو، چالاکی جیهانی و هەم لە ناوخۆی وڵاتەکان و زۆربەی چالاکیەکانیان لە ئاستی نێودەوڵەتیان کۆمەڵێک شتی زۆر جوان و کۆمەڵێکە سایەتی دیار و سەرکەوتویان لەگەڵایە قسەم لەگەڵا ئەکردن بزانم ئامانجیان چییە و بۆچی ئەم چالاکیانە ئەەکەن لەوێوە پێیان ئاشنا بووم. دواتر لە ساڵی 2020 لە چوارچێوەی پرۆژەکانی سیمبولی نووری ڕێکخراوی قوتابیانی کوردستانە ئەو چالاکیانی کە ئێمە کردمان وەکو یەکەم ڕێکخراوی کوردی گەیاندمان بە ڕێکخراوەکەی ئەوان و بە خودی نازیمەخان خۆشی کە ئەیوە جێگەی شانازیە کە لە کووردا کۆمەڵێک کەس هەن کە بەم جۆرە پارێزگاری لە حیجاب و لە باڵاپۆشیەکان. کەسێک بۆ نمونە بێوێت ئەندام بێت لە گروپانی خۆت بەشدار بێ ئایا مەرجی تایبەتیانە بۆ هەموو کەس هەیە و هەموو باڵاپۆشێک هەموو خانمێکی باڵاپۆش دەتوانێت پەیوەندیان پێ بکات یاخود مەرجیان هەیە بە مەرجە بێ وەربگیرێت؟ ئەو مەرجانەی کە هەیە بۆ ئەوەی کە کەسێک بێوێت بەشداری بکات لە ڕێکخراوەکەیە بۆ نمونە کەسێکی چالاک بێت کەسێک بێت بتوانێت پەیامی باڵاپۆشی بگەیەنێت لەو کاتەیە بە شێوەیەکی جوان چونکە ناکرێت بۆ هەموو کەسێک و هەموو تاکێک هەموو ئافرەتێک بە هەمان شێو و بە هەمان جۆر بگەێنن بەڵکو بۆ هەر یەکەیان بە هەر شێوە بە پێی جۆری خۆی و هەروەها گرنگترین شت لێرەیە ئەوەیە کە کەسێک بێ بتوانێت لە ڕوویەکەوە هاوکاریان بکات چونکە ڕێکخراوەکەیکی کە لە ڕێکخراوە خێرخوازیەکان کە لە ساڵی 2013 دامەزراوە. زۆر باشە. تۆ 2000 چۆن توانیت هاوکاریان بکەی وایە هەر ئەوەندە گەیاندنی چالاکیەکانی ئێرەتانە بۆ ڕێکخراوەی ئەوان ئیدی تۆ لە ناویانە چۆن تو هەڵبژێرە لە ناو ڕێکخراوەیە چووکە چەندین ساڵە ڕێکخراوی قوتابیانی کوردستان پرۆژەی سمبولی نووری هەیە بابەتەکانی تریە کە پێوەستن بە باڵاپۆشی و تۆ چیت کرد لە ناویانە کە تۆ هەڵبژێرایت؟ من وەکو یەکەم کەس بووم یەکەم کچی کورد بووم کە پەیوەندیم کرد بە ڕێکخراوەکەوە پێم وتن کە ئێمە لە کوردستانە کۆمەڵێک چالاکیمان هەیە لە هەفتەی باڵاپۆشیە و ئەوانیش کە ئەوەیان بینی لە ئێمە قبوڵیان کرد یان زۆر جوان بوو بەلایەنەوە شتێکی باش بوو کە ئێمە ئەم جۆرە چالاکیانەمان هەیە چالاکیەکانی ئێمە لە چوارچێوەیەکە کۆمەڵێک بابەت لە خۆئەگرێت کۆمەڵێک شت لە خۆئەگرێت و پاشان دوای ئەوە لێیاندا نەبڕین بە بەردەوامی بۆ چالاکیەکانی ڕێکخراوەکانی تریش کە ئەکرا لە کوردستانەوە سەرجەم ئەو چالاکیانەی تر کە پەیوەست بوون بە باڵاپۆشی و هەفتەی باڵاپۆشیەوە لە ئەوانەشە هەموو کاتێ یارمەتی ماون یان خود ئەوە بووە کە چالاکیەکان نێردرا و من لەوێ بە دڵنیاییم پێیاوەتەوە کە ئەمە چالاکیەکە لەو چوارچێوەیە و یاخود خۆم پەیامەکەم گەیاندووە پێیان. راپۆرتی تایبەت؟ بەڵێ. هیچ توێژینەوە تایبەتێکت کردووە لەم ڕۆکاوان داوە شتێکت لێ بکەن؟ ڕاستی یەکێکی تر لەو ئیشانەی کە من کردوومە توێژینەوەیەک بوو لەسەر سوودە پزیشکەکانی باڵاپۆشی کە وەرمانگێڕا بۆ سەر زمانی کوردی بوو بە یەکێک لە برۆشەرە زۆر باشەکان کە لە ساڵی 2020 و 2021 بڵاومان کردوێتەوە. سپاس بۆخوا چەندین خانم بەهۆیەوە باڵاپۆش بووە ژمارێکی زۆر لە مەسجمان بۆیە ڕۆژان. ئەو سوودە پزیشکیانە چین کە
کە لەو توێژینەوە بەڕێز وەرت گەڕاوەتە سەر زمانی کورد و باز لەوە دەکەی کە کۆمەڵی سوودی پزیشکی هەیە باڵاپۆشی کە ئەمەش وەک خۆت بازیەکەی کە بۆتە هۆکارێک بۆی کە زۆربەی خانمان باڵاپۆش ببن. توێژینەوەکە باسی لە ئەو سوودە پزیشکیانە ئەکرد کە بۆچی من باڵاپۆش بم، خانمێک بۆچی باڵاپۆشی هەڵبژێرێت، بۆچی کەسێکی تر باڵاپۆش نییە. توێژینەوەکە لایەن خانمێکی مسڕیەوە کراوە کە تێدا باس لە چەندین هۆکارەکە بوو ئەوەی من باڵاپۆش بم، هەم لە شێرپەنجەی پێست و نەخۆشیەکانی پێست و سەرجەم ئەو ئینفلامیشن ئیلتیهابانی کە تووشی پێستە بێت، ئەو بەکتریانی کە تووشی پێستە بێت بیگرە هەتاوەکو هۆکاری تیشکی سەر و بنەوشەیی و هەروەها تیشکە زیان بەخشەکانی خۆر بەم جۆرە ئەهاتە خوارەوە هەتاوەکو ئەگەشت بە پاراستنی بڕێک مادە کە لە مێشکە هەیە، مادەی فۆسفۆرە لە توانەوە ئەو مادەی ئەپارێزە. زۆر باشە. چە شتێکی ئەم ڕێکخراوە سەرنجی تۆی ڕاکێشاوە کەوای لێ کردی حەزە کرد لەگەڵ یانە کار بکەیت ئیش بکەیت؟ چی بکەین؟ مەبەستمەوێت چ شتێکی ئەم ڕێکخراوی بوو کە سەرنجی تۆی ڕاکێشا، ینی پێت خۆش بکە پەیوەندیان پێوە بکەی لەگەڵ یانە بەردەوام بیت؟ ڕێکخراوەکە یەکێک لە پەیامە جوانەکانیان ئەوەیە کە جیاوازی ناکەن لە نێوان ئەوەی کە خۆیان لە نیویۆرک ژین لەگەڵ سەرجەم ئەو ناوچانەی ترکە هەن سەرجەم وڵاتەکانی ترە لە سەرجەم وڵاتەکانی جیهانەوە ئەوان باڵیۆزیان هەیە ساڵانە چالاکی ئەکەن و زۆربەی چالاکیەکانیشیان تەنها لە ئاستی ئەوەیان نییە کە بۆ کۆمەڵێک خانمی بکەن کە خۆیان باڵاپۆشن، تەنانەت لە بێدین و سەرجەم ئاین و دیانەتەکانی تریش لە چوارچێوەی لە چوارچێوەی چالاکیەکانی ئەمانە بەشداریەکەن. و یەکێکی تر لە خاڵە جوانەکانی کە لە ڕێکخراوەکەیە هەیە ئەوەیە کە بەردەوام هاوکارن، ئەگەر بە وشەیەکی معنەویش بێ بەردەوام هاوکاری دەوروبن هەر کەسێک بێوە لەلایەن ئەوانەوە هاوکاری بکرێ بۆ ئەوەی کە بێ بە باڵاپۆش ئەوان لەوێ ئەرکی خۆیان بەچی ئەگەیان. زۆر باشە. ئێستا ئەرکی ژاڵە مەریوان وەکو باڵیۆزی باڵاپۆشی لە عێراقا چییە؟ چی ئەەکەی؟ کار و چالاکی ئێمە وەکو باڵیۆزی باڵاپۆشی بۆ داهاتوو ئینشەڵڵا تەنها لەو چوارچێوەیە نامێتەوە کە کۆمەڵێک چالاکی سادە و کورت و بچووک بەردەوام بکەین، بەڵکو ئەمانەوێت پەیامی باڵاپۆشی زۆر گەورەتر بکەین لەوەی کە هەیە و سەرجەم ئەو خانمانی کە تا ئێستا بڕیاری باڵاپۆشییان نەداوە یان خودت بڕیارەکەیان داوە بەڵام هێشتا دوودڵن لێ ئێمە ئەمانەوێت جۆرێک لە دڵنیایی بۆ ئەو جۆرە خانمانە دروست بکەین کە لێرەوە بەڵێت تۆ بڕیارێکی ڕاست داوە تۆ بڕیارێکی دروست داوە و چالاکیەکان تەنها لە ئاستی ئەوەیان نامێنێتەوە کە ڕێکخراوێک بە چەندها بیکات بەڵکو هەوڵ بن کۆمەڵێک ڕێکخراو پێکەوە هەڵبستن بە سازدانی چالاکیەکانی هەفتەی باڵاپۆشی. زۆر باش. کاتە تۆ ئێستا لە عێراقا تەنها وەکو نوێنەری ئەوان شتێکی چۆن بڵێ شانازیە کە پێت بەخشراوە یاخۆت ئێستا تۆ دەبێت داتایان بدەیتێ یاخۆت دەبێت تۆ کۆنتاکت لەگەڵ ڕێکخراوە باڵاپۆشیەکان لە خواروی عێراق و پارێزیەکانی تر و لە هەرێمی کوردستانە هەبێ تۆ چەند تاجێکت دەبێ بۆ ڕێکخراوەکە؟ ڕاستی لە هەر هەڵبژاردننی هەر باڵیۆزێکە لە هەر وڵاتێکە بەپی خاڵەکانی ئەوان بەپی ئەو بەڵێنامەی کە لە نێوان ئێمە و ڕێکخراوەکەیە کۆمەڵێک خاڵ لەخۆ ئەگرێت ئەم گرێبەستە. یەکێک لە خاڵەکان بریتە لەوەی کە تۆ پێویستە کۆنتاکتی بەردەوامە هەبێت لەگەڵ ڕێکخراوەکانی ترا کە چالاکی باڵاپۆشی ئەنجامەدەن و هەروەها خۆشت هەوڵ بیت کە کۆنتاکت دروست بکەیت لەگەڵ ئەوانەی کە ناشیان ناسی تەنانەت کە ئەمان خەریکی چالاکی باڵاپۆشین چکە لە ناردنی ئەو چالاکیانی کە لە کوردستانە ئەکرێت بۆ ڕێکخراوەکە لێرەوە ئەبێت هەوڵەکانی ئێمە بەردەوام بێ بۆ کۆکردنەوەی داتاکان ساڵانە چەند خانم بڕیاری باڵاپۆشی ئەیان و بۆچی ئەم بڕیارەیان ناوە لە هۆکاری ئەم پرسە چیە ئایا هۆکارەکە ئەوەیە کە بەهۆی چالاکیەکەوە بووە یاخود بەهۆی کەسێکەوە بوو چونکە ساڵانە سەرجەم ئەم داتایانە کۆ ئەکرێتەوە لە کۆتایی مانگی یەکا کە ئەچێتەوە سەرەتای مانگی دوای ساڵێک لە چالاکیانی هەفتەی باڵاپۆشی داتاکان ئەچێتەوە بەردەستی ئەوان ئەکرێت بە شێوەی توێژینەوە بڵاوەکرێتەوە و یاخود بە شێوەی تر لە پەیجەکەی خۆیان. زۆر باشە. ئێستا لە هەرێمی کوردستانە تا ئێستش تەنها هەر تاکە کچێکی کە پەیوەندی بۆ ڕێکخراوە کردو یاخود لە ڕێگەی تۆوە هیچ کچێکی کە ئامادەیوانی یاخود پەیوەندی پێوە کردوون لەگەڵ تۆە هاوکاری تۆن کە ئەتوانن ئەم هەر چالاکیەک لە هەر ڕێکخراوێکەوە ئەنجام بدرێت بەوانی بگەیەنێت؟ ڕاستی لە ماوەی پێشوە وەکو ئاگادار بووین کۆمەڵێک چالاکی لایەن کۆمەڵێک ڕێکخراوی ترەوە
ئەنجام ئەدرا. بەڵام بە بۆنەی ئەوەی کە ئەو کەسانی کە ئەیان نرد چالاکیەکانیان ئەنارد بۆ ڕێکخراوەکە لەلایەن ئەوانەوە بە تەواوەتی ئەوە نەبوو کە بڵێن ئەمە ئیتر ئێمە تاڵ لە 100% ئێمە ئەم چالاکیە وەرەگرین و متمانەمان پێێتی کە ئەمە لە چوارچێوەی هەفتەی باڵاپۆشی ئەکراوە. بەڵکو دواتر پەیوەندیان بە من نەکردەوە ئەیانت ئایا ئەمە لای ئێوە ئەم شتەوایە ئەم شتەوا بووە کۆمەڵی هەموو ئەوەی کە بۆیان نێردراوە ئەوەی تەنان کە خۆشم نەم نردووە دڵنیا کراوەتەوە لەلایەن خۆمەوە بۆ ئەوان. سەرەتا خۆشیان پەیوەندیان پێوە کردم لە دوای ئەو ئەزمونە سەرکەوتوی کە ساڵانی پێشوو هەمان بووە لەگەڵ ڕێکخراوەکەیە لەگەڵ ئەو کارە باشانەی کە بۆمان کردوون ساڵی پەر لە ئەنجامدانی پانێڵ و چالاکیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە و ئەم ساڵیش دووبارە لە چوارچێوەی پرۆژەکانی سیمبولی نورە متمانەیەکی تەواومان لای ڕێکخراوەکە بەدەست هێنابوو. خۆیان داوایان لێکردین کە وەکو باڵیۆزێک لەگەڵیانە بەردەوام. زۆر باش ژاڵەخانە میشە ڕێکخراوە ئیسلامیەکانەوەی باگراوندێکی ئیسلامیان هەیەوە کار بۆ باڵاپۆشی و ئەم بابەتانە دەکەن لە ڕۆداراییەکەوە هەمیشە کەمیان هەیە یا توانایان مەحدود و دیاریکراوە زۆر کەمیش. ئەم ڕێکخراوە نێودەوڵەتیانە تا چەندە هاوکارتان دەبن دەتوانن ببنە پاڵپشتی ئێوە بۆ بانگەشەی باڵاپۆشی؟ ڕاستی ڕێکخراوەکە وەکو بابەتی مادی ناتوانێت هاوکاری سەرجەم وڵاتانی تر بکات چونکە ڕێکخراوەکە خۆی ڕێکخراوێکی خێرخوازیە کە دامەزراوە گرینج کۆمیونیتیەوەتە ناتوانێت بە شێوەیەکی بەفراوان هاوکاری هەموو وڵاتانی تر بکات بەڵکو تەنها لە حاڵەتێکە ئەتوانێت هاوکاریت بکات ئەویش ئەوەیە کە چالاکیەکی جیهانی بێت چالاکیەکە تەنها لە چوارچێوەیەکی ناوخۆیان نەمێنێتەوە ئێمە چالاکیەکە بە جیهانی بکەین لەوانەیە ئەوان بتوان هاوکاریکی بچووکی ئێمە بکەم چۆن یانی بە جیهانی بکرێت واتە ئێمە چوارچێوەکە تەنها ئەوە نەبێ بڵین ئێمە ئەم چالاکیە لە سلێمانیە ئەکەین و بۆ خەڵکی سلێمانی و دەوروبەری بەڵکو چالاکیەکە ببرێتە شارێکی تر بێتە پایتەخت و لەوێوە سەرجەم ناوچەکانی تری عێراق و کەسانی دەرەوەش بانگێش بکرێت بەم جۆرە ئەوانەتوان هاوکاری بکەن. کەواتە گرنگترین کار و چالاکی ئەو ڕێکخراوەیە تەنها ئایا باڵاپۆشیە خود چالاکی ترەگرێتەوە؟ بەڵێ ڕێکخراوەکە تەنها باڵاپۆشی نییە وەکو چالاکی بەڵکو چەندین چالاکی تریشیان هەیە کە لە مانگی ڕەمەزان و مانگەکانی دواتریشا بەردەوامە بێت بەڵام گرنگترین کاریان چالاکیەکانی هەفتەی باڵاپۆشی و باڵاپۆشیە و هەروەها دواتر چالاکی تریشیان هەیە بۆ نمونە بڵاوکردنەوەی چیرۆکی ئەو خانمە سەرکەوتوانی کە لە جیانە باڵاپۆشیان هەڵبژاردووە یاخود بڵاوکردنەوەی چیرۆکی باڵاپۆشی من لەکەیەوە باڵاپۆشیەکەم بۆ شیعیکەم پەیام من چییە بۆ باڵاپۆشی ئەم چیرۆکانە یاخود ئەم پەیامانە چۆن بڵاوەکەنەوە بە چ ڕێگەیەکەوە؟ لایەن خۆیان و وێبسایتی تایبەتیان هەیە و پەیجیان هەیە لە سەرجەم تۆڕە کۆمەڵایەتیەکانە یوتیوبیان هەیە کۆمەڵێکی زۆر ینی زۆر بەردەستە زۆر بە ئاسانی ئەتوانی پێیان بکەیت پێیان بیان کەیتێ و لە ڕێگەی وێبسایتەکەی خۆیانەوە چیرۆکی باڵاپۆشی خۆت بە زمانی ئینگلیزی بۆیان ئەنێریت ئەوان لای خۆیانەوە پۆستیەکەن کەواتە بێت شارەزاییت هەبێت لە زمانی ئینگلیزیە و کاتە ئەتوانی پەیوەندیان پێ بکەیت. زۆر باشە ئەگەری هەیە بۆ شوباتی داهاتوو ئیدی تۆ باڵیۆز نەبی یەکێکی تر بێت یاخۆت ئەتوانی تۆ لێرە گروپ یا ئەندامت تابەتت هەبێت لەوەی کە بە گروپ هاوکاری ئەو ڕێکخراوە بکەن؟ بەڵێ هەموو کاروبارێک هەموو کارێکی باش کە بتوانین ئێمە بیکەین گرنگی لە بە کۆمەڵبوونی ئێمە نەک ئەوەی کە بە تەنها خۆ بیت بە تەنها بیکەی ئەوەی کە ئەم ڕۆژ من لێرە ئامادە بموکو باڵیۆزێکی باڵاپۆشی بێگومان کۆمەڵێکی زۆری ترم لەگەڵا بۆ کە پێکەوە کارمان کردووە بۆ ئەوەی کە بگەین بێرە و گرنگتیمانەوەی تۆ لەگەڵ ڕێکخراوەکەیە دڵسۆزی تۆیە گەیاندنی پەیامەکەی تۆیە و ئەو مەرجانەی کە لە نێوان تۆ ڕێکخراوەکەیە هەیە وەکو بەڵێننامە کە کراوە کە تۆ پێویستە کەسێک بی چالاکبی بتوانیت پەیامی باڵاپۆشی بگەێنی بە خانمە باڵاپۆشەکان واتە ئەو خانمانی کە موسڵمان و غیرە موسڵمانەکانیش بتوانی لەگەڵیانە بەردەوام بی و هەروەها لە سەرجەم چالاکیەکانی تری ڕێکخراوەکەیە بەشداری بکەیت. باشە ژاڵەخان ببوورە ئێستا تۆ باڵیۆزی ئەوانی نوێنەری ئەوانی ئەوان چۆن لە کورتیا گەشتون لە ڕووی دینداریەوە لە خانمانی کورتیا گەشتون پێشتر چۆن بووە ئێستا تۆ چ کاریگەریەکە دروست کردووە لەسەر و ڕێکخراوە نێودەوڵەتیە کە ڕەنگە تەوەجۆهیان گۆڕابێ بۆەوەی کە ئێستا خانمی کورد چۆن بێت؟ سەرەتا کە ئێمە پەیوەندیمان کرد بە ڕێکخراوەکەوە نزیکی 2 ساڵ پێش ئێستا بوو کە قسەم لەگەڵا کردن
کە ئێمە کوردین ئێمە باڵا پۆشین مسلمانیشین لای ئەوان شتێکی زۆر سیر بوو چۆنە بە کورد بێ و کوردبی مسلمانی لای ئەوان بەشێکی زۆری کورد لە دیانەتەکانی ترە نەک مسلمان ئەو کاتێکی ئێمە پەیوەندیمان پێوە کردن چالاکیەکانی خۆمانمان پیشانان وەکو پرۆپۆزەڵێک بۆمان ناردن کە ئەمە چالاکیەکانی ئێمە بۆ پێشووتر ساڵانی پێشتر کردووانە بە درێژایی ئەم ساڵانە پێیان سیر بوو چۆن لە ناو کورداشتی وا هەیە بەڵام بە درێژایی ئەم ساڵانەی دواتر بە تایبەتی ماوەی ئەم 2 ساڵی ڕابردوو چالاکیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و چالاکی و ڕێکخراوەکانی تر کە بەگشتی ئەکرا و ئەگەمانگەیان بە ڕێکخراوەکە مای دڵخۆشی ئەوان بوو کە لە ناو کوردیشە ژمارێکی زۆر لە خانمی مسلمان و باڵاپۆش هەیە و ژمارێکی تریش بەردەوامن ئەو تەوەجوهەی پێشویان چۆن بۆ دروست بووە لەوەی کە وا دەزانن ئەمانە هەمووی بۆ نمونە لە ئەدیانەکانی ترن یا کورد و مسلمان ڕاستی سەرەتا پێیان سیر بوو ئەیان شتیوا چۆنە بێت لە ناو کووردە ئەمانە هەبێت ئەستان نەشیان ئەناسین کە ئێمە کین ئێمە چۆنین کورد کوێ کورد لەکوێ هەتاوەکووتمان ئێمە عێراقە هەتاوەکو لە مەڵێ نامە فەرمیەکەشان نووسراوە عێراق نەنووسراوە کوردستان پاشان لە ئێستایا زۆر شتەکەیان پێ ئاسایی بووەتەوە ڕۆژانە ژمارێکی زۆر لە چالاکی کوردستانیان ئەچێتە بەردەست وەکو پێشووتر نییە زۆر پێیان ئاساییە مەرجی باڵاپۆشی لەنا ئەو ڕێکخراوەیە چییە ئەبێت چۆن بێ ئەو خانمەی کە ئەبێتە باڵاپۆش چونکە لە ئێستا ئەبینی کە هەندێک کەس بڕیاری باڵاپۆشەیە بەڵام ئەبینی کە ینی باڵاپۆشیەکەی ئەوە نییە کە هەر شتێک لە دنیا پێویستە لە پشتی و ئامانجێک هەبێت لای ئەوانیش سەرەتا کە بۆ هەر خانمێک کە بێتە باڵاپۆش پێویستە بزانی ئامانجی ئەم خانمە چییە تۆ بە چ نیەتێکەوە بەتەمای ببی بە باڵاپۆش ئایا چ هۆکارێک لە پشتە تەنها لەبەر ئەوەی کە وەکو دابوونەری تێکە لە ناو کۆمەڵگەیە بکرێت یاخود تۆ پێویستە بەوەی کە شتێکی ترە هەبێت بۆ ئەوەی کە ببی باڵاپۆش سەرەتا کە من قسەم لەگەڵا کردن بۆ ئەوەی کە بۆ بابەتی باڵاپۆشی پێیانوتم بۆچی ئامانجی ئێوە چییە لەمە بۆچی ئێوە باڵاپۆشی هەڵە بژێرن بۆچی تۆ بووی بە باڵاپۆش یەکەم جار پرسیارەکە ئاراستەی منەکەنەوە بۆچی تۆ باڵاپۆشی هەڵبژار لەبەرەوەی کە ئێمە بێنجگە لەوەی کە بڵین لە ئیسلامە وای گەورە فەرمانی پێکردوین لە سوڕەتی نورە هاتووە یاخود پێویستە گوێڕایەڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم جگە لەمانش بە بۆی سوودە پزیشکیەکانیەوە و هەروەها بەهۆی ئەوەی کە چەندین نمونەی جوان و باڵا هەبووە لە بواری باڵاپۆشیە چەندین خانمی ناوازە و دیار هەبوون لە جیهانە باڵاپۆش بوون ئەمانە هەمووی نمونەی زیندوو بوون بۆ ئێمە بوو ئەوەی کە بە ئامانجێک وەکو قدوەیەک بوون بۆ ئەوەی بەرە باڵاپۆشی بچین زۆر باشە کاتە ئێستا جەنابەت باڵیۆزی باڵاپۆشی لە عێراق دەستکەوتی تایبەتی خۆی چییە جیاواز لەو هاندانە باشەی بەردەوام بوون لەسەر باڵاپۆشی و دەستکەوتە قیامەتیەکان کە تۆ هەتە لەگەڵ ئەو خانمانەیە کە بەهۆی تۆ باڵاپۆشن بەڵام ئایا هیچ ئیمتیاز و تایبەتێکی هەیە بۆ تۆ هیچ جۆرە ئیمتیازێک و دەستکەوتێکی مادی لە ئەم جۆرە ئیشانەیان نییە چونکە ئیشەکە ئەوەیە کە تۆ بە خۆبەخشی بیکەیت باڵاپۆشی شتێکە یا بازرگانی پێوە ناکرێم ناتوانانی لە بەرامبەر یا پارە وەربگریت یاخود بە شتێک لە بە پارە بکرێت تو ئەم ئیشە بکەیت تەنها لە دڵسۆزی خۆتەوە سەرچاوە ئەکرێت و ئەو شانازیەشی کە ئەمێنێتەوە هەتایە بۆ ئێمە ئەوەیە کە ناوێکە لە ڕێکخراوێکی جیهانیە وەکو یەکەم خانمی کورد ئێمە لێرەیە بەشداری بووین و لە داهاتووشتا ئیشەڵڵا لە کۆنفرانسی جیهانی ڕێکخراوەکە و داهاتووترا وەکو کورد بەشداری بکەین کەواتە لێرە ئەرکی تۆ چێتەنها ئەوەیە کە ئەو کار و چالاکیانی کە لەلایەن ڕێکخراوەکانەوە بە ئەنجامەگەیاندێت تۆ بیگەێنی بەوان یاخۆ دەوێت کە ئەرکی ترە لەسەر شانە ئەوەیە کە بێ هاوکاری یاخود هەوڵبەی ئەو ئافرەتانەی کە باڵاپۆش نین لە ڕێگەی تۆ باڵاپۆشیان بکەیت ئەرکەکانی تۆ چین لێرە بەگشتی بەڵێ جگە لەوەی کە بێ کۆنتاکتی بەردەوام هەبێت لەگەڵ ئەوانە لەگەڵ وێبسایتەکانی ئەوانە ئاگاداری کار و شالاکیە جیهانی و ناوخۆیەکانی باڵاپۆشیبی لە سەرجەم وڵاتانی دنیاوە لەگەڵ ئەوەشە ئەرکی باڵاپۆشی لەسەر ئێمەیە کە بتوانین قەناعەتێک دروست بکەین بۆ خانمانی خۆمان کە بتوانن ببن بە باڵاپۆش و هەروەها جگە لەوەش لە چالاکیەکانی تری ڕێکخراوەکەیە پێویستە تۆش بتوانیت لەگەڵیانە ئامادە بیت بۆ نمونە ئامادەکردنی وتارە ئامادەکردنی بابەتی ترە و هەروەها ڕێکخراوەکە هەفتانە پرۆگرامی تایبەتی خۆیان هەیە لە پرۆگرامەکانیانە هەرجارە میوانداری خانمێکەکەن و خۆیان بۆ باسکردن لە ئەزمونەکانی باڵاپۆشی خۆیان پێویستە لەمانەشا دەستێکی باڵاو هەبێت گەلە ئەوەی کە تەنها گەیاند ژاڵەخان چیرۆکی زۆر تایبەت و سەرنجڕاکێش هەیە لە باڵاپۆشی لە لای ئێمە لە کورد
کە لای ئەوانش بێتە جێگەی سەرنج؟ بەڵێ چەندین خانم هەبووە کە ساڵی پار پەیوەندیان پێوە کردین تەنانەت لە هەتە هاتنە پانێڵەکەی خۆشمانەوە خانمی ناباڵا پۆش بوون. ماوەیەکی پێ ئەچوو بەردەوام کۆنتاکتیان هەبوو لەگەڵمان زۆر قسەم لەگەڵەکردن زۆر یەکتریمان ئەجوان بووم بە باڵا پۆش یعنی لە خانمێکی سفوری زۆر زۆرەوە بەرەو خانمێکی بەو جۆرە باڵا پۆش بە ماوەیەکی زۆر کەم بەڵێ بە ماوەیەکی زۆر کەم ببێ بە باڵا پۆش لە ڕاستیە ینی شتێکە زۆر سەیرە. چەندین خانم هەبووە کە جگەلەوەی کە باڵا پۆشی نەکردووە فەرزەکانی تریشی پایەکانی تری ئیسلامیشی بۆکو خۆی جێبەجێ نەکردووە بەڵام پاش ئەوەی کە قەناعەتێکی بۆ دروست کراوە کە باڵا پۆشی چییە و بۆ چی بیکات هاتووە دەستی پێ کردووە لەگەڵمانە و تا ئێستاش بەردەوامن. زۆر باشە دەموێت دەرفەتم نەماوە بزانم ئەو هەستی وەکو خانمێک کە هەتە بوویتە باڵێزی باڵاپۆشی ئەو دەستکەوتە معنەوی کە هەتە وەسفیکەی بۆ خانمە هاوڕەکانی تردەوانی کە بینەرتن بۆی کە بزانن لە باڵاپۆشی و لە باڵیۆزی باڵاپۆشیە چه دەستکەوتێکی معنەوی دەستکەوتووە؟ وەکو دەستکەوت لە هەر کارێکا کە ئەیکەین پێویستە نیەتێکی باڵای لە پشتەوە بێ جگەلەوەی کە بۆ ڕەزامەندی خۆی گەورەیە تەنها لە بەرخوای گەورەیە هەڵمام شاردووە ناوێکی زۆر تایبەتە ناوێکی زۆر تایبەتە وەکو یەکەم خانمی کورد لە ڕێکخراوێکی جیهانی باڵاپۆشیە لە ڕێکخراوێکە کە ئەسڵەن کوردیانتیانە و نازانم بە زمانی کوردی قسە بکەن بتوانین لەگەڵ یانابی بتوانین ناسیوە پێشتر کوردیشیان نەناسیوە بتوانین لەگەڵ یانە بەردەوام بێت تا خودی نازیمەخان خۆشی ئەیوت کارەکانی ئێوە لە ماوەی ئەم چەند ساڵێکی شانازی ئێمە بۆ بەڵام ئێمە ئێوەمان نەناسیوە ئەگەر بۆ نمونە ساڵانی پێشووتر بووایە چەند ساڵێک پێش ئێستا بووایە ئەو پەیوەندیە لە ئێستاە کارەکانی ئێمە زۆر فراوانترە بوو هەموو کاتێک مەخۆمم بتووە لە هەر کارێکا کە ئەیکەم دەستکەوتێکی معنەویتیا بێ بۆم بای هەموو شتێکە و دەستکەوتی معنەویش وەکو باڵیۆزی باڵاپۆشیەکێکی ترە لەو ناوانێکە تەنها لە چوارچێوەی ناوانیە بەڵکو کۆمەڵێک ئەرک و مافی زۆریش لە خۆ ئەگرێت بۆ خۆت کە بیکەیت و ئەرکێکی قورسە وەکو خانمێک ئەتەمەنێکی کەما هەڵبستی بە کۆنتترۆلکردنی ئەو هەمووە لەگەڵ خوێندن و سەرقاڵێک. زۆر باشە سەرکەوتوو بیژاڵەخان سپاس دەکەین سەرفراز بیشاڵە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندی ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس. زیاتر لە مەرشحابوونی لاستیکێک لە بەشی ناوەوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. ئەتەوێت باجلێکی کوردی کەشخە و جوانەوە دەرکەویت و بەهارەکەت زیاتر ڕازاوە بکەیت ئەوە سەردانی قوماش فرۆشی عیسا هەورامی بکە بە بۆنەی نزیک بوونەوەی وەرزی بەهار. قوماش فرۆشی عیسا مۆدێلی نوێی قوماشی هێناوەتە بازاڕەوە بە کوالێتی بەرز و ڕنگ و مۆدێلی ناوازە و هەرزانترین نرخەوە. ئەم بەهارە گەرەتەوێ باجلێکی جوانی کوردەواریەوە دەرکەویت ئەوە قوماش فرۆشی عیسا لە بیر نەکەیت. ناونیشان سلێمانی کانی ئاسکان نێوان مزگەوتی گەورە و قوتابخانەی گۆیژە قەڵای دمدم تەلاری شێخ مستەفا بازاڕی زێوەری نوێ دوکانی ژمارە 8 ژمارە تەلەفۆن 0772 105 71 37 0751 111 90 73 قوماش فرۆشی عیسا هەورامی. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی کوبەیە. خواردنێکی خۆش و بەلەزەتە. زیاتر بە نانی گەرم و ساوز و مەستاوە خوێت و هەنێکیش بە نانی تیریەوە حەزیان لێیە. هەر چۆنێک بێ کوبەیە بەڕاستی خۆشە.
خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود ئەزیزان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە لە بەرنامەیەدا خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێ یەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی، هەمویان. بە دنیایەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی ترا نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. کۆمپانیای ئاکۆکەریم. کۆمپانیای ئاکۆکەریم جوانترین دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆمی عازل و سیستم بە قەبارەی جیاواز و شوشەی دەبڵجام بە شێوازی سادە و نەخشدابین دەکات. هەروەها جۆرەها ڕەنگی شوشە بە باشترین کوالیتی. بۆ ئەوەی ماڵێکی ئارامت هەبێت و بە دوور بیت لە ژاوەژاوی دەرەوە، بۆ ئەوەی دەرگا و پەنجەرەی ماڵەکەت بۆ ماوەی دەیان ساڵ وەک خۆی بمێنێتەوە و ژەنگ و داخوران و کاڵبوونەوە ڕوونەدات، کۆمپانیای ئاکۆکەریم باشترین دەرگا و پەنجەرەتان بۆ دابین دەکات بە باشترین کوالیتی و نوێترین دیزاینی سەردەمیانە. ناونیشان هەولێر شەقامی کۆیە کەس نەزان بەرامبەر شوقەکانی پلاس لایف خواردبانکی حەمرین. 0 411 71 11 0 411 71 11. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازدان و خۆشەویستان دەچینە لای ڤیتیەک بڕگەی پاملێرانمان هەیە پێشوێ بچینە لای پاملێرانمان ڤیتیەکمان هەیە کە تەقانەوەی پاشماوەکانی شەڕی عێراقییەرانە لە ناوچەی شەمێران کە هوشیار محەممەد پاملێرمان دوێنێ لەوێ بووە و ڤیتیەکی بۆ ئامادە کردوین بە پێکەوە سێری ئەو ڤیتیە بکەین. ئەوەی کاری ئەمڕۆ جێبەجێ ئەکرێت بۆمبێک چارەسەر ئەکرێت بۆمبێکە بە تەیارە هەڵدراوە بۆمبێکی تەقەمەنی بەرزە تیمەکانمان یەکەم جار
ئەو هەواڵی لەلایەن ئاسایشەوە بە ئێمە گەیشت و ئێسش بە هەماهەنگی ئاسایش و بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی گەرمیان و هەولێر پێکەوە ئەم ئیشە ئەنجام بدەین. ئەم ناوچەیە بە ئام مستەقرە بەڵام خەڵکە بێ وشیار بن لەوەی نەڕۆنە هەموو جێگایەک ئەو شوێنانەی نیشانەی مین و تەقەمەنی هەیە یاوەکو لە خەڵکەکە ئەبیسن حادسەی لغمە بووە نابێت بە هیچ شێوەیەک توخنی ئەو شوێنانە بکەون. بەڵە بەڕێزان بۆ وەرگرتنی کار و چالاکی و هەواڵ و زانیاری سەرجەم شار و چارۆچەکان دەچینە بڕگەی پەیامنێران و سەرەتاش دەچینە لای پەیامنێرمان سامان سڵاوی خۆی گەورەت لێ بێوم کاتت باش گرنگترین زانیاری و کار و چالاکیەکان لای تۆ چیە فەرموو؟ بەڵێ سڵاوتان لێ بێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. شەیدا ئەمڕۆ کۆمەڵێک چالاکی جۆراوجۆرێ لە سنووری پارێزگای هەڵەبجە زانکۆی هەڵەبجە سیمپۆزیزم سازەکە سیمینارێک سازەکە دەربارەی چەسپاندنی لامەرکەزیە دووە سوودی ئەو سیستەمە بۆ حکوومەتە خۆجیەکان لە سنووری پارێزگاکاندا دیارەوە پاژنیۆڕۆ لە وەڵی مستەفا زەڵمی ئەنجام دەدرێت. کۆمپانیای پاکەرەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە ماوەیەکە گرێبەستی لەگەڵ وەزارەتی گەشت و گوزار کۆتایی هاتووە لە ئەمڕۆوە کۆمپانیاکە خۆڵ و خاشاکی ماڵان لە سنووری پارێزگای هەڵەبجە کۆ ناکاتەوە و گرێبەستەکەی تاو بووە چاوەڕێەوە کرا خود گرێبەستەکە تازە کرێتەوە لەگەڵ یا خودنا کاریگەریەکانی لە چەند ڕۆژی داهاتوودا لەوەی کە ماڵان وە شوێنە گشتیەکان خۆڵ و خاشاکیان زیاترە بێ کاریگەریەکەی و کاتە دروستە بێ تاکو ئێستاش نازانرایە ئەو کۆمپانیایە گرێبەستەکەی تازە کاتەوە لەگەڵ وەزارەتی گەشت و گوزارە یاخودنەوە فراخێکی زۆر وە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک کۆبوونەوەی خۆڵ و خاشاک لە گەڕک و کۆڵانەکان دوور نییە دروست ببێ. لە شەقامی گشتی بەردەم نەخۆشخانەکان شارەوانی ئەنجومەنی شارەوانی هەڵەبجە بڕیاریدا کە دوێنێ ئەو بڕیاری دەرکرد لە پای خزمەتەکانی وە گۆفایەک بۆ سەرمایهدارێکی سنووری پارێزگای هەڵەبجەکەی و ژاسۆی حاجی محەممەدی باموکیە شەقامی ئەو شەقامە سەرەکی ناو بنێت بە ناوی ئەو سەرمایهدارەوە لە پایەوەی کە ژمارەیەکی زۆر پرۆژە و خزمەت گوزاری پێشکەش بە سنووری پارێزگای هەڵەبجە کردووە. بەڕێبەراتی تەندروستی هەڵەبجەش ئاگاداری بڵاو کردوێتەوە لە ئاگاداری بڵاو کردێتەوە بۆ بەرکەوتوان و بریندارانی چەکی کیمیاوی لەوەی کە سێ پزیشکی پسپۆردێنە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوانی کیمیاباران لێرەدا چاویان دەکەوێت بە ژمارەیەک لە بەرکەوتوانی کیمیاباران و لێرەدا چارەسەری پێویست بۆ بریندار و بەرکەوتوانە دەنووسرێت. ساڵی ڕابردوو قرار بوو 53 کەس ڕەوانەیە وڵات ئێران بکرێن بەسی چارەسەر بەڵام بەبووی بوونی کۆرۆنا و هاتنی هێرشێکی توندی کۆرۆنا نەتوانرا و سەفەر ئەنجام بدرێت بۆ بەرکەوتوان لە ئێستادا ئەوان پزیشکەکان هاتون بۆ نەخۆشخانەی بەرکەوتوان کە من ئێستا لێرەم لێرە نەخۆشەکانە بین و بەرکەوتوانی کیمیابارانە بین. چەند خولێکێک ئەگەر کاتمە بێ لەگەڵ کاعیماد بەڕێوەبەری نەخۆشخانەی بەرکەوتوان قسەیەکەم کاعیماد سوپاس بۆ دەرفەتە ئەو پزیشکانە کەی دێنە نەخۆشخانەی بەرکەوتوان ئایا ژمارەیەکی زۆر لە بەرکەوتوان و بریندارانی چەکی کیمیاوی سەردانی ئەویان کردووە؟
بەڵێ وەک خۆت ئاماژەت پێکرد ساڵی پار 53 نەخۆش لەلایەن لیژنەیەکی پزیشکیەوە کاندید کراوە ئەو نەخۆشانەی کە بەرکەوتو چەکی کیمیایی و باری تەندروستیان زۆر خراپە بنێرنێن دەرەوە بە وڵاتی ئێران بەڵام بۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و بەستنی سنوورەکان نەمانتوانی ئەو نەخۆشانە بنێنێن دەرەوە بەڵام بۆی باری خراپی تەندروستیان لەسەر داوای بەڕێز بەڕێوەبەری گشتی لە پەیوەندەکانی دەرەوەی یەکێتی و وڵاتی ئێران توانرا ئەو پزیشکانی کە تایبەتن بە بەرکەوتوانی چەکی کیمیایی لە وڵاتی ئێران بهێنرێنە ناو ئەم نەخۆشخانەیەوە لێرە نەخۆشەکان ببینن لە ئێستادا ئێمە خەریکی ئامادەکاریەکانین ئەو پشکنانەی کە پێویستە پێش ئەوەی بچنە لای دکتۆرەکان ئێمە بۆیان ئەنجام بدەین ئەو پزیشکانە بە شێوەیەکی کاتی لێرە ئەمێنەوەکە ئامادەیان خودەوەی کە بە هەمیشەیی لە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتوان ماوە داوامەکەن لە ئێستادا بە شێوەیەکی کاتی ئەمێنەوە 3 ڕۆژ لێرە ئەمێنەوە بەڵام بڕیارە لە ئایندەدا هەر لە ڕێگەی بەڕێوەبەری گشتیەوە و پەیوەندیانە بەردەوام بێت و زۆرتر سەردانی نەخۆشخانەکەمان بکەن بۆ بینی نەخۆشەکان. بەڵە شێدا دیارە و بەرکەوتو و بریندارانی چەکی کیمیاوی کە دێنە ئێرە ئەبێ پێناسی برینداربوون و شتێک بیناسیێنرێت کە ئەو بەرکەوتەوە برینداری چەکی کیمیاویە و لێرە پشکنین تایبەتیان بۆ کرێت سیتیسکان و ئاشعیان بۆ گیرە لەوەی کە مێردێت کە ئەمانە بەرکەوتەی چەکی کیمیاوین بۆ ئەوەی کە لێرە چارەسەریان بۆ بنووسرێت بۆ بەپێی زانیاریەکان سێشەمە و چوارشەمەی داهاتوو بڕیارە ئەو پزیشکانە بێنێرە و بەرکەوتوانی چەکی کیمیاوی ببینن بەڵێ ئەمە زانیاریەکانی ئەمڕۆی سنووری پارێزگای هەڵەبجە بوو نەگەڕێمەوە لایەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. بەڵازیزدان لە هەڵەبجەوە دێنەوە سلێمانی لای پەیامنێرمان ڕامیار عوسمان. ڕامیار سڵاوی خوا لێ بێت تۆم کاتت باش گرنگترین زانیاریەکان لای تۆ چین؟ بەڵێ جەلا سڵاوی خواتان لێ بێ بەیانیتان باش دیارە چەند ڕۆژێکە کێشەیەک دروست بووە لە بینی شۆفێرانی مەرزی باشماغ و مەرزی سەیرانبەن و تەوێڵە ئەو شۆفێرانەی کە نزیکەی ماوەی 15 ساڵە لەو هێڵە کار دەکەن ینی گرفتیان هەیە لەگەڵ ئەو شۆفێرانەی کە ماوەیەکە لە مەرزی سەیرانبەن کارەکەن وە خۆیان ینی قاتعیان هەیە لە ئەلوەی سلێمانی دیارە گرفتەکە ئێستا قوڵ بۆتەوە بە شێوەیەکە لە چەند ڕۆژی ڕابردوو هەردوو لاگرتبوونیان ئەنجامدا لە بەردەم ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڵام گرفتەکان زیاتر بووە چڕتر بۆتەوە ئێستا ینی بڕیاریان داوە سبەی دەرگای ئەلوەدا بخەن بەشێکیان لە ڕۆژانی هەینیش بە هەمان شێوە چونکە مەترسی لەسەر ئۆتۆمبیلەکانیان هەیە وەکو خۆیان ئاماژەیان پێکردبوو دەڵێن ئەوانەی کە لە مەرزی باشماغی شەکەن هێرشەکەنە سەر ئەو کەسانی کە لە یانە و کاسبکارانەی کە لە ئەلوەی سلێمانی خۆیان شۆفێرن و کار دەکەن مەستەرچیوان لەسەرەکە ئۆتۆمبیلەکانیان بشکێنن و ڕایان گەیان لە چەند ڕۆژی ڕابردوشدا چەند ئۆتۆمبیلێکیان شکێنراوە لەلایەن ئەو شۆفێرانەی دیکەوە دیارە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر هێڵ بوو بۆ چارەسەرکردنی کێشەکەیان بەڵام تاوەکو ئێستا ئەم کێشە یەکلایی نەبووتەوە بۆیە ئێستا نوێنەری ئەلوەی سلێمانی لەگەڵ ژووری بازرگانی سلێمانی لە کۆبوونەوەدایە تاوەکو ئەو کێشەیە یەکلایی بکرێتەوە چونکە خۆیان ئاماژیان پێکردووە ئەگەر کێشەکە یەکلایی نەکرێتەوە ڕەنگە بەشێک لە شۆفێران زیانمەند بن لە ئامان کاتدا جەلال ئێستا من قسەم لەگەڵ نوێنەری بازرگانی ئەلوەی سلێمانی کرد بە منی ڕاگەیان کە ینی گرفتەکانیان زیاتر بووە گرفتەکانیان چڕ بووەتەوە و هەروەها داوایەکەن لە پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگای سلێمانی چارەسەرێک بۆ ئەو کێشەیان بدۆستنەوە لە هەمان کاتدا ینی ژماری ئەو شۆفێرانەی کە لە ئەلوەی سلێمانی کار دەکەن لە ئێستادەوە خۆیان خاوەن قاتعن نزیکەی 250 شۆفێر دەبێت لە هەمان کاتدا ئەوانەی کە لە مەرزی باشماغ کارەکەن و خۆیان وتویانەکە ماوەی 15 ساڵە کار دەکەن و باج و زەریبەیە دەن و بۆ هەر ساڵێک نزیکەی دەفتەرێک دوو دەفتەر لە هێڵەکانیان سەرفەکەن ئەوانجی بامان شێوەڕایان گەاندووە ڕێگە نادەن کە ئەو شۆفێرانی کە لە ئەلوەی سلێمانین کار بکەن و ئێستا لە کۆبوونەوەدان دوای کۆبوونەوەکە بڕیارە کۆنگرێک ڕۆژنامانی ئەنجام بدەن لە ئێستاە ینی ئەوەی کە گرینگە باز بکرێت ئەوەیە لە ڕێگەی عەربەت سلێمانی هەروەها لە ڕێگەی ناڵپارێز ئەو شۆفێرانی کە لە مەرزی باشماغن دەوترێت خێمەیان هەڵداوە هەر ئۆتۆمبیلێک کە لە ئەلوەی سلێمانیەوە لە مەرزی سەیرانبەنەوە داخل بێت یان لە بەرزی باشماغەوە هێرشیان دەکرێتە سەر و ڕێگەیان پێ نادرێت بار بکەن بۆ ئەلوەی سلێمانی چونکە ئەوانی مەرزی باشماغ ڕایان گەاندووە کە ئەوان بە مافی خۆیان ێزانن و ڕێگە نادەن بەبێ هیچ بوونی پێدانی باجێک بە حکوومەت و هەروەها پێدانی
ڕسومات ئەوانی کە لە علوەی سلێمانین کار بکەن. دیارە ئێستا لە ینی ژووری بازرگانی سلێمانی نوێنەری بازرگانانی علوەی سلێمانی کۆبنەوەیەکیان ئەنجام داوام. دوای کۆبنەوەکە ئەگەر ڕێوشوێنەکە بێت لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە بڕیار وایە بیخەنە ڕوو. بەڵێ جەلال هیچ تەداخلاتێکی نەکردووە لە ڕێخستنی کاروباری ئەم شۆفێرانە و ئەم بار هەڵگرانە؟ بگورە جەلال لەگەر پرسیارەکە و دووبارەکەیتەوە. ڕامیار ئەنجومەنی پارێزگای سلێمانی یاخۆت پارێزگاری سلێمانی تا ئێستا کاریان لەسەر چارەسەرکردنی ئەم گرفتی ئەم شۆفێران و ئەم کاسبکارانە ناو علوەی سلێمانی نەکردووە؟ وەکو ئاماژەم پێکرد ینی ڕۆژی ڕابردوو جێگیری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەروەها لە هەمان کاتدا ینی ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە لیژنەی پێشسازی وزە ڕایگەان کە خۆی دەچێتە مەرزی باشماغ لەوێ بەدواداچوون بۆ کێشەیە دەکات. ینی هەردوو شۆفێری هەردوو لە بەڵگەی یاسایی خۆیان پێبوو. ئەوان ینی لە پارێزگای سلێمانی ڕایانگەیان هەر کامێک ماف بە هەر کامێکیان بێت ئەوان بەرگری لەم لایەنە دەکەن. و لەمان کادا هەردوو لاشیان بەڵگەی یاساییان پێبوو. بەڵام تاوەکو ئێستا ینی کێشەکە یەکلایی نەبووەوە بۆیە بڕیاریان داوە ینی لیژنەیەک پێک بێندرێ. لیژنەکە سەردانی مەرزی سەیرانبەند و باشماغەکات بەداداچوونەکات بزانن کام لە سەرحەقن ینی ماف بە کامیانە لە بەرژەوەندی ئەو لایەنە بڕیار بدرێ. بەڵام تاوەکو ئێستا ینی ئەو لیژنەی کە پێکێنراوە هیچ قسەیەکی بۆ ڕاگەاندنەکان نەکردووە. تەنها ئەوەیە کە ڕایانگەیان لەگەڵ نوێنەری هەردوو لا کۆبنەوە ینی دوێنێ بانکراون بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی قسەیان لەگەڵا کراوە نوێنەری هەردوو لا بەجیا بینراوە. دواتر ئەو لیژنەیە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە بڕیار وایە ینی تاکو ئێستا هەرچەند یەکلایی نەبووەوە بەڵام بڕیارە دوای یەکلای بوونەوەی ئەم پرسە ینی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجام بدەن و ماف بە هەر کامێکیان بێت بیخەنە ڕوو. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازیزان دەچینە لای ڤیتیەکی دیکە لەسەر خلیسکێنەی سەربەفر کە ئازاد ئامادەی کردو چکە هێشتا لەو ناوچانەی حاجی عومەران و دەوروبەری ئازاد مەراوەی لەو ناوچەیە هێشتا بەفرێکی زۆر بە شاخەکانەوە ماوە و لەوێ خلیسکێنەی سەربەفریان دروست کردووە. ئازاد ڤیتێکی ئامادە کردو با بینێریۆ ڤیتیە بین. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز ئێمە لە کوێستانی وێزین لە دەڤەری باڵەکاتی دیارەیەکە کە لەم ناوچانەی کەوا زۆرترین بەفری لە ئاسی هەرێمی کوردستان لێ ئەبارێەوە ناوچەیەکی گونجاوە بۆ سکی. دیارە ئەمڕۆ ناوەندی کەلتوری چۆمان و هەروەها گروپی سکی چۆمان هەستاون بە ئەنجامدانی سکی لێرانە سکی ئەنجام دەدەن. فەرموون بینەرمان بن. ئێمە ئەمڕۆ لە ناوەندی کەلتوری چۆمان لە باوبەشی لەگەڵ گروپی سکی چۆمان گەشتێکمان ئەنجامدا بۆ بەرزاییەکانی وێزە لە سنووری قەزای چۆمان. ئامانجمان لەم گەشتە بۆ ئەنجامدانی یاری سکی بوو بەو پێی کە باڵەکایەتی ناوچەیەکی لەبارە بەهۆی هەبوونی بەفرێکی زۆر ئێمە وەک سەرەتا هەوڵمانداوە لە ناوەندی کەلتوری چۆمان کۆمەڵێک سکی بۆ ئەنجامدانی یاری سەرەتایی و فێرکاری دابین بکەین بەو پێی کە درکمان بەوەی کردیا خواستێکی یەکجار زۆر لەسەر ئەنجامدانی وەرزشی سکی هەیە. لۆیە ئێمە هاتینە کۆمەڵێک سکیمان دابین کردووە و ئەمڕۆ گروپێک لە گەنج و لاوی چۆمان هاتینە بەرزاییەکانی وێزێ بۆ ئەنجامدانی یاری سکی.
ناوچەی باڵەکایەتی تا چەندە ناوچەیەکی گونجاوە بۆ یاریسکیوە تا چەندە حکوومەت هاوکاری یاریزانان بووە. ناوچەی باڵەکایەتی شوێنێکی زۆر لەبارە بۆ یاریسکی لەبەرەوەی یاریسکی پێویستی بە فرێکی زۆر هەیە. ناوچەی باڵەکایەتیش یەک لەو شوێنانێکە زۆرترین بەفری لێ ئەباری لە هەموو وەرزەکان بە تایبەتی لە بەهاران، زستانان، پاییزان لە مانجی 6 و ئەفتیش بەفری هەر ئەمینێ. هاوینانیش لە بناری گۆمی بێکۆدیان و بناری هەڵگۆرد شوێنی تایبەت هەیە بۆ سکی. ئەکرێ لە ڕووی گەشت و گوزاریەوە سوود لەم ناوچەیە وەربگرێ بە تایبەتی کە ئەم یاریە پەرەی پێ بدرێت. بەڵێ لە ڕووی گەشت و گوزاریەوە حکوومەت ئەتوانێت زۆر پەرە بەم وەرزشە بدات و لەبەرەوەی لە ڕووی گەشت و گوزاریەوە گەشتیاران ئەتوانن ڕوولەم دەڤەرە بکەن بۆ یاریسکی. ئەمەش ئەبێتە هۆی هاندانێک و شێوازێک کە لە شێوازەکانی پەیاکردنی داهات بۆ وڵات. بەداخەوە یاریسکی کەسەر ڕای ئەوەی شوێنە زوگرافیەکەی دەڤەری باڵەکاتی شوێنێکی زۆر گونجاو بۆ ئەنجامدانی ئەو یاریە. بەڵام یاریەکە پێویستی بە هاوکاری زۆری لایانی دەرەچی هەیە لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویەوە. گروپەکە ئێمەش گروپێکی بیداییە تا ئێستا کەسێک نەبوو سپۆنسەریمان بکە یاخود سەرمایهدارەکان خۆیان تەرخان نەکردە بۆ ئەو یاریە. بەداخەوە یاریزانەکانش کرێ بڵێن یەک دووەچیان نەبێت کە توانای کڕینی کەلوپەلەکانمان هەبووە پێشتر. ئەگەنا زۆربەی یاریزانەکانش بێ کەلوپەلن بە هەماهەنگی لە بینی یاریزانەکان کەلوپەلەکان لە بین یەکتر ئەگوازینەوە. ئەو شوێنە شێوەیەکی گشتی دەڤەری باڵەکایەتی شوێنێکی زۆر لەبار و گونجاوترین شوێنە لە سەر ئاستی عێراقدا کە لەبار بێ بۆ ئەو یاریەوە. بەتایبەتیش لێرە ئەتوانین بڵێن پشتی چۆمان لە منطقەی حاجۆمەران و ئاڵانە و وێزە کە ئێستامە لێینە با بڵێن بناری تافگەی پڕژەیە لێوێندەرین لە پشتی گوندی وێزەینە. شوێنێکی زۆر لەبار و گونجاوە لە ئەو یاریە کە ئەتوانین بڵێن باشترین و گونجاوترین شوێنە لەسەر ئاستی عێراقدا و ئێستا کە بە خۆتان دەبینەوە نێزیک چین لە بەهاردا یان با بڵێن لە مانجی سێدا بەفرێکی ێزگار زۆری تێدامایە و شوێنەکەشی زۆر لەبارە. بەڵە بەڕێزان دەچینە لای تەوەری دووەمەک پێشتر ئاماژەمان پێکرد کە هاوکارمان عیمران ئەمیر پێشکەشتان دەکات. عیمران سڵاوی خوای گەورەت لێ بە ئەم کاتت باش دێنەرایەوە بۆ پێشکەشکردنی تەوەری دووەم فەرموو.
بەڵێ سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێرەوە دێمەوە خزمەتێوەیە زیز و خۆشەویست ئەمڕۆ باسی تەورێکی گرینگەکەین ئەوش باسی گۆڕانکاریەکەین گۆڕانکاری لە ژیانی خۆمان پێویستە تا چەند بیکەین و گۆڕانکاریەکانمان چۆن بێ ڤیددیوەکە بوو جاران زۆر زۆر بڵاو بوو لەوانەیە خەڵک و کۆمیدیا بەکارێنا بۆ پیاوێکی بادی نابودیاوە ژیانی خۆت بگۆڕە جا فعلەن پێویستە ئینسان ژیانی بگۆڕێ ئەمڕۆ باسی گۆڕانکاریەکانەکەین چۆن لە ژیانمان دەست بە گۆڕانکاری بکەین ئاخۆ لە چتەمەنێکەوە دەتوانین گۆڕانکاری ئەنجام بدەین بە میوانداری مامۆستا سعید مامۆستا سعید زۆر سپاس دەکەن ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی مامۆستا ئەگەر پێم بڵێ هەموو مرۆڤێک دەتوانێت خۆی بگۆڕێت و گۆڕانکاری بەسەر خۆیان بێنیت سەرەتا بە ناوی خی گەورە و میرەبان زۆر سپاس بۆی بەڕێزکە و دەرفەتەمان بە مندا ئەگەر پێشەوە بینەوە پرسیارە کورتە باسێک لەسەر گۆڕانکاری بکەین گۆڕانکاری چییە گۆڕانکاری بریتە لە قۆناغەکانی ژیان قۆناغەکانی ژیانی مرۆڤ لە منداڵیەوە تاوەکو کۆتایی بە تەمەنی دادێ منداڵ لە سەرەتادەکە لە دایک دەبێ تاوەکو پێدەگرێ تاوەکو فام دەکات تاوەکو دەستێ قوتابخانە تاوەکو هەست بە تواناکانی خۆی ئەوانە هەمووی قۆناغی گۆڕانکارینە هەموو مرۆڤک دەتوانی گۆڕانکاری بکە بەڵام گۆڕانکاری دەبێ بە پلان بکرێ لە ئەوەی مرۆڤەکە بگاتە ئەو ئامانجمە بەستانەی کە خۆی دەیەوێت باش ینی هەموو کەسێک دەتوانێت گۆڕانکاری بکە بەڵێ مرۆڤ قابلی گۆڕانکاریە هیچ مرۆڤک نییە نەگۆڕێت پندێکی عەرەبی هەیە دەلێ اللي يمشي على رجلي ما ينحلف عليه هەر مرۆڤک هەر کەسێک لەسەر پێ بڕوا سوێندی لەسەر ناخورێ یعنی هەر دەگۆڕێت جا بە باش بەخرا قۆناغەکانی گۆڕانکاری جۆرا و جۆرە سەرەتا مرۆڤ پێشەوەی گۆڕانکاری بکە دەبێ هونەری خودناسی بزانێ خودناسی یعنی ئەو پرسیارانە بکات من چێم بۆچی لە ژیانم بەهرەکانم چییە توانەکانم چییە چۆن دەتوانم ژیان باشتر بکەم ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر لە دوای ئەوە دەتوانێت کە هونەری خۆدناسین کە خۆی ناسین دەتوانێت گۆڕانکاری لە ژیانی خۆی بکات باشە یعنی خودناسی تا چەند گرینگە ینی بۆچی گرینگە لە ژیانە بۆی کە ئێمە بگۆڕێن بەرەو باشتر طبعا خودناسی یەکێکە لە خاڵە هەرە گرینگەکانی مرۆڤ لەوەی بتوانانی گۆڕانکاری لە ژیانی بکە و بتوانێت سەرکەوتوبی خودناسی زانایان زۆر باسییان کردیە ئێمە پۆڵینمان کردووە بۆ چەند خاڵێک کە ئەکیید لە سەرچاوە زانستیەکان وەرگیراوە لە قسەی زانایان و ئیزافەی خۆشمان یەک لەوان یەکەم جار مرۆڤ دەبێت توانەکانی مێشکی بناسیت بزانێ مرۆڤ چەند ئەو مێشکەی کە خوای گەورە پێدایە چەند گرینگە چەند بتوانایە زانەکان دەڵێن مرۆڤ بەردەوام مێشی مرۆڤ بەردەوام شت خەزم دەکات دەتوانێت 7 ملیۆن کتاب خەزم بکرە و مێشی مرۆڤ هیچ کاتێک پشوو نادات بەردەوام کار دەکات مێشی مرۆڤ ئەوەندە ناوازەیە کە هەر جارێک لێکۆلینەوەیەک لەسەر دەکرێت ناوازەییشتە دەردەکەوێت زانەکان سەریان سوڕ دەمنێ لەو توانە و لەو ناوازەیە کە لە مێشتی مرۆڤەیە بۆیە مرۆڤ سەرەتا دەبێت بزانێت چییە چەند گرینگە ئەو مێشکی کە خوا پێدا چۆن بەکاربینی ئەوە یەک خاڵ خاڵی دیکەمانیش هەیە کە مرۆڤ لە دوای ئەوەی کەەوە توانەکانی مێشتی زانی چییە چی دەکات چۆن دەژیم دەبێ بوو شێوەی کە دانرایە خوالوی دانە ڕازی بێ بۆ منە زۆر کەسێ بەردەوام گلەی لە ڕوخسار دەکا لە جەستەی دەکا لە ڕۆیشتنی دەکە لە هەر تۆ ئەوانەی کە پێت درا نازانی چ نیعمەتێکە پیاوێکە بوو خەفەتی دەخوارد لە بەرەوەی بێ پێڵاو بوو کاتێک چوە بازارێ کەسێکی بینی زۆر دڵخۆش بوو لە هەمان کەدار پێینە هەردوو پێینە بووە ئەوە پێڵاوینە بۆ هەردوو پێینە و دڵخۆش بوو ئەو پەشیمان بۆ گوتی باشە من بەس پێڵاوم نییە ئەو هەردوو پێینی ئەوەندە دڵخۆشە ینی ڕازی بووم بۆی کە خی پەروەردگار پێمانی داوە ئەو توانا و ئەو تااقەت و یان تەواوی و جستێک کە خوا پێمانی داوە هۆکارێکە بۆ خودگۆڕین بڵێ طبعا هەروەکو باسمان کرد مێشی مرۆڤ ئەوەندە بەتوانایە کە یەکێک لە زانەکان دەلێ مێشتی مرۆڤ ڕۆژانە 7,000 بیرۆکە بمێشی دادێت بۆیە تۆ ڕۆژانە ئەو هەموو بیرۆکە بمێشکدادێت ئەو هەموو ناوازەیەتەیە ئەو هەموو توانایەتەیە و لە خاڵی دوم هات کە خۆت بەو ڕوخساری هەیتت بەو شێوەی هەیت کە قبولتە و ڕابردوو لە بیر بکە زۆر جار مرۆڤەکان بەوە شکەست دێنن بەوە ناتوان گۆڕانکاری بکەن کە هەر دەڵێن لە ڕابردوو ئەوهابین لە ناو کۆمەلگە ئەوهابین ئێستا ناتوان پێشکەوت بین ئەوە زیانێکی زۆر بە مرۆڤ دەگەیەنی خاڵی سێەم ئەگەر کات هەبی بێمە سەرێ مرۆڤ دەبێت توانەکانی خۆی بدۆستەوە کاتێک تۆ توانەکانی خۆت دۆزیەوە بەهرەکانی خۆت دۆزیەوە تاقەی خۆت دۆزیەوە دەتوانی زۆر بە ئاسانی گۆڕانکاری بکەی لەو ژیانی کە هەیەت
بۆ نمونە خەڵکیش هەیە کەسێکەیە لە بواری مۆسیقا زیرەک کەسێکەیە لە بواری نووسین هەیە لە بواری وەرزش هەیە لە بواری زانست تۆ بۆ نمونە ئەگەر لە بواری مەلەوانی زیرەک بی بڕوات بەخۆتە بوو بەهرەکە دۆزیەوە کاتێک دەچی مەلەوانی دەکەی بە هەموو توانایە کۆ مەلەوانی دەکەی کەواتە تێیدا سەرکەوتوو دەبی واتە دەتوانین بڵێین بۆ گۆڕانکاریان بۆ دانانی هەر ئامانجێک لەوەی کە بتوێ بەرەوەی بگۆڕی پێویستە سەرەتا خود و تاقی خۆت بناسی اینجا ئامانجەکە دیاری بکەیت ئەکیت پێش هەر هەموو شتێک مرۆڤەکان دەبێ خۆیان بناسن لەوەی کە مرۆڤن خی گەورە مێشتێکی ناوازەی پێداون چونکە بە پێی لێکۆڵینەوەی زانستیەکان مێشتی هەموو مرۆڤێک هەموو مرۆڤێکی ئاسایی دەڵێن وەکو یەکە بەڵام جیاوازیەکە چییە کەسێکە مدیرە بەرپرسە مەسئولە تۆنی من نیم جیاوازەکەی ئەو توانیتی ئەو مێشکە بەکاربینی بۆ ئەوی بگات بەو پلە و پۆست و ئامانجەی کە بە خۆی حەزی لەیە کە ئاواتی بۆ دەخوازی هەمومانیش دەتوانین بەکاری بێنین وانە ئەکید بە زانایان دەڵێ هەموو کەسێک دەتوانانی مێشتی خۆی بەکاربینی هەموو کەسێک دەتوانێت توانەکانی خۆی بەکاربینی تەنها هەوڵدانی دەوێت یەکێ لە خاڵەکانی تر کە لە خودناسی باز دەکە ئەویش بڕوا بەخۆ بوونە طبعاً هەر مرۆڤێک ئەگەر بڕوای بەخۆ نەبوو ئەوە ئەو کاری دەوێتی بکەیان ئەو ئامازێت نیکا باشترە لەبەرەوەی بڕوا بەخۆبوون یەکێکە لە خاڵە هەرە گرنگ و جەوهەریەکانی مرۆڤ کە بتوانانی گۆڕانکاری لە قۆناغەکانی ژیان بکە کە بتوانێت سەرکەوتوبی بەسەر ئەو کۆسپ و تەگەرانی کە ڕۆژانە دێتە پێشی کە بتوانانی ئەو ئامانجەی کە هەیەی بهێنێتی بە شێوەیەکی زانستی بە شێوەیە کە خۆی حەزی لێ و کە خۆی ئاواتی بۆ دەخوازێت مامۆستا دەبێ ئەو گۆڕانکاریانی کە لە ژیانمان ئەنجامی دەدەین گۆڕانکاری چنەوەیەک بن واتە گۆڕانکاریەکان بەرەو چی بێ زیاتر بەڵێ طبعا مرۆڤ هەموو مرۆڤک تمۆحی هەیە حەز دەکات بگات بە ئەو ئاستی کە دەوێ بەڵام کێشەکە ئەوەیە زۆر کەس بەس قسە دەکا زۆر کەس شکرداری هەیە ئەوە مهمە ئەو گۆڕانکاریانی کە دێتە سەر هەموو مرۆڤەکان بەڕاستی مرۆڤ بە جۆرا زۆر دەگۆڕ هەیە لە باشە دەبێت خراپە هەیە لە خراپە دێتە باش ینی ئەویش خاڵی لاواز و بەهێسی هەیە گرنگترین شت کە لە مرۆڤدا ئەوەیە ئەو کەسەی کە لە خراپە دێتە باشە ئەوە زۆر گرینگە مرۆڤ بەڵام ئەو کەسەی کە لە خراپە لە باشە دەچێت خراپە ئەوە طبعاً لە ژیاندا شکست دێنی فەشانی ئەو جۆرە گۆڕانکاریشمان هەیە ئینسان کاتێک دەیەوێت بگۆڕێ دەبێت ئاگای لەوە بێنی لەوەی گۆڕانکاریەکی بەرەو ڕووی خراپە بێ ئەکید زۆر مرۆڤ هەیە زۆر باشە زۆر چاکە لە سەر چاوەزانستیەکان خوێندیتمانەوە کە دەڵێ ڕاهبێکە بۆ 70 ساڵ ئیبادەتی خوای کرد بەڵام لە کۆتاییدا لەسەر خراپە مرد باشە تەمەەن گرینگە بۆ گۆڕانکاری ئایا لە هەر تەمەنێکا بی تۆ دەتوانی گۆڕانکاری لە ژیانی خۆت بکەیت طبعا مەسلەی گۆڕانکاری پەیوەندی بە تەمەنەوە نییە تۆ لە هەر تەمەنێک دابی دەتوانی بگەی بەو ئامانجمە بەستەی کە خۆت دەتوێت بۆ نمونە ئافرەتێکی بریتانی هەبوو ناوی نۆلە ئۆکس بوو ئەو ئافرەتە لە تەمەنی 95 ساڵی بە کالۆرۆسی تەواو زانکۆ ینی شەهادەی زانکۆی بەدەستێنە لە تەمەنی 98 ساڵی ماستەری تەواو کرد لە تەمەنی 100 ساڵی یەکەم کتابی بڵاو کردەوە ئەوەیە مرۆڤ دەتوانێت گۆڕانکاری بکات لە هەر بارودۆخێک کە بیەوێ بێ ئەوەی گوێ بە تەمەن بدا بێ ئەوەی گوێ بە بارودۆخ بدا بێ ئەوەی گوێ بە کۆسپ و تەگەرەکان بدا یعنی بە تەمەنێکی گەورە و بەرهەمێکی گەورە ئەکید لە ئامان کاتیش هەیتمان باشە مامۆستا من دەمەوێت بسمە سەر ئەوەی گۆڕانکاری تەمان باسمان کرد سەرەتا خودناسی و دواتر گۆڕانکاری بە خۆ هێڵێت بەڵام بۆ گەنجان لە ئێستا تا چەند گۆڕانکاری دەتوانێت ژیانیان خۆش بکە بەتای بە زۆرجار گلەی لە ڕەوشی ژیان دەکرێت لە هەرێمی کوردستان بە جۆرەك لە جۆرەکان تا چەند گۆڕانکاری دەتوانێت بیان کاتە خاوەن هەلیکار خاوەن کەسایەتێکی سەرکەوتوو طبعا ویستم ئەوە تەواو بکەم و باسی تەمەن کەسێکی تەمەن گەورەمان کرد لە هەمان کاتدا کەسێشتی کە ئاشنایە تەمەنی بچووکە مارک زوکبێرگ لە تەمەنی 19 ساڵیدا توانی کۆمپانیای فەیسبوک دانێ ئێستا هەموو خەڵک مدوین بوو بە فەیسبوک ناتوانێت دەست بەرداربی کەواتە ئەوە تەمەنی بچووکەوە تەمەنی گەورە زۆرجار تەمەن بچووکی وامان هەیە داهێنانی وا گەورە دەکا شتی وا گەورە دەکا سرت لە سوڕ دەمێنێ بۆیە گەنجانی ئێستا بۆی بتوان گۆڕانکاری بکەن لە ژیانی خۆیان بۆی بتوان بگەن بەو ئامانجمە بەستە نابێ سەرەتا گوێ بە بارودۆخ بدەن گوێ بە ئەوە بدەکە دەسەڵات ڕێگرا یان دەسەڵات ناری ئەگەر تۆ توانای خۆ دۆزیەوە ئەگەر تۆ توانەکان بەکارینە هەموو خەڵک هەموو لایەک مەمنونت دەبی لەوەی بتوانی کاری لێ بکەیت ئەو بارودۆخەی کە ئەو بابلین ئەو کۆسپ و تەگەرانی کە گەنجان ئێستا بۆ خۆیان دروست دەکەن تەنها وەهمێکە بۆ نمونە زۆر جار دەبینی لە شوێنێکی بەتەنیا دەڕۆی
هەز دەکەیت ترسە کردو پەیدا دەبی بەڵام کات سەیری تەنیشت خۆ تەنها سێبەرێکە بۆی ئەو کۆسپانی کە دەلێ پارە نییە کە دەلێ وەزع تەواو کە دەلێ حکومت ڕێگرە کە دەلێ بارودۆخ ژینگە ئەوانە هەمووی کۆسپەکە تەنها بۆ خۆت لۆ خۆت دروست دەکەیت لە ڕاستیدا لە واقعدا ئەگەر توانەکانی خۆت بەکاربنی هیچ کۆسب نییە تەنها هەوڵدانی دەوێت و نابێت لە شکست بترسێ بۆیە زۆر گرینگە مرۆڤ کە توانەکانی خۆی دۆزیەوە بابلین تاقی بکاتەوە ئەم کارە سەرکەوتن ئەوەی بکە ئەوە بکە بەڵام چی لە شکست نەترسێ بارەکەی کە هەبوو ئەو شکستانی کە هاتە پێش بیکاتە پەیژەیەک و بەسەر بکەوی بۆی بگاتە لووتکەی سەرکەوتن باشە چۆن گۆڕانکاری بکەین حەزەکەم پێم بڵێ قۆناغەکانی گۆڕانکاری چین گۆڕانکاری بە زۆر زۆر دەکرێت گۆڕانکاری مرۆڤێکە هەستی کرد توانایەک هەیە لە دڵیا لە ناخەوە یعنی چکازانیان دەڵێن ئەو سحرەی کە متمانە بەخۆبوون دروست دەکرێت توانە شارەوەکانی ناخی مرۆڤە ماندێڵا دەلێ زۆر جار دەبینی کەسێک کە سەرکەوتوو بووە خەڵک یەکسەر دەڵێن ئەوە کەسێکی لە پشتە پارەی هەیە دەسەڵاتی هەیە دەلێ ئەوانە گرنگ لۆ مرۆڤ بەڵام ئەوانە هەمووی پێوەری دەرەچین ئەوەی گرینگە پێوەری ناوخۆیە لە هەمان کات دەنمونم خەڵکێکە زۆر بە پارەدارە و بە پشتە و زۆر بە کەسایەتی بەڵام سەرکەوتونە بۆ لەبەروی توانە ناوخۆیەکان بەکاری نەهێنایە مرۆڤ بۆ ئەوەی کە سەرکەوتوبی گۆڕانکاری کە دەبێت سەرەتا خاڵە لاواز و بەهێزەکانی دیاری بکە خاڵە بەهێزەکانی بەهێزتر بکە خاڵە لاوازەکانی چارەسەر بکە چۆن بتوانین ئەوانە دیاریکەین مامۆستا کە مەخاڵی لاوازمانە مەخاڵی بەهێزمانە ئێوە لە گەشەپێدانی مرۆیی چۆن ئینسانێک بتوانێت بەو شێوازە خۆی کۆکاتەوە ڕێگەکان چین بەڵێ زۆر جار کەسێکە دەوێتی پرۆژەیەک بکە دەوێتی کۆمپانیایەکدان دوکانێکی بچووکدانی ناسام هەر پرۆژێکە حەزی لێ بەڵام دەبینی چەند خاڵێکی خاڵی لاوازی خاڵی بێزی خاڵە بەهێزەکانی وایە توانای هەیە قودرەتی هەیە لەسەر ئیدارە بکە بەڵام خاڵی لاوازی ئەوەیە کە پارەی نییە لەو حالەتە ئەو دەتوانی لەبەرەوەی کە پشتیوانی دەوروبەری بەدەستێنە و توانە قودرەتیە پارە قەتکە ئەم کارە بکات دوای پارەکە بکات بزانە نەکاتە کێشەکە من پارەم نییە ئەوەی گرینگە ئەو دڵنیابی لەوەی کە سەرکەوتوو دەبێ ئەو دڵنیابی لەوەی کە توانای هەیە بڕوای بەخۆی هەیە و هەروەها دەبێت ئەو شکستانەی کە دێنە پێشی کۆڵی پێ نەدا دەبێت ئەو کۆڵ بە شکستەکان بدا هەروەکو یەکێک لە سەرۆکە بابلین سەرۆکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەبراهام لینکۆڵن بوو کە 9 جار لە ژیانە شکستینە 8 جار شکستینە جاری نۆیەم سەرکەوتو بوو گەیشتە ئامانجی خۆی بەندێکی یابانی هەیە دەڵێ ئەگەر 8 جار کەوتی جاری هەشتم هەڵسە و کۆڵ نەدا بۆیە سەرەتای بابلین گۆڕانکاری لە ژیان ئەو کەسێکە خاڵی لاواز و بەهێز دیاری دەکات دواتر بڕوای بەخۆی هەبێ دواتر لە شکست نەترسێ دواتر هەوڵ بدات کۆڵ نەدا لەو ئیش و کارانەی کە لە پێشنە بۆ نمونە بە شکستێکی بچووک یەکسەر بڵێ من تەواو من ناتوانم بەرەو پێش بڕۆم چونکە ئەو ژیانەی کە هەیە بەڕاستی ژیان بریتی نیە لە پێکەنی بەردەوام ژیان بریتی نیە لە دڵخۆشی بەردەوام ژیان بریتە لە شکست و هەڵسانەوە ژیان بریتە لە چێژ وەرگرتن لە ناخۆشیەکان نمونەیەکی وتێکی جوانی مندێلا تێناوە مە زۆر زۆر گرینگە بەڕای من چکە بەشێک لە گەنجانمان ئێستاکە ئەم بەشێک لەوانەیە کە دەیان هەیە گۆڕانکاری بکەن گلەیەوە دەکەن ئێمە نەدایکمان دکتۆری جامیعەیە نە باوکمان مهندسەیانەوەی کە ڕەوشی ژیانی ئێمە ئەوەی نەخواستوە کە ئێمە ببین بە کەسایەتێکی سەرکەوتوو دەوروبەر کاریگەری هەیە بەسەر کەسایەتەکان بۆی کە ببن بە کەسایەتێکی سەرکەوتوو هیچ نمونەیەکمان هەیە کەسەکە هەژاریش ببێت و ببێت بە کەسایەتێکی دیاری جیهانیش بەڵێ دینە سەر نمونەشار لەسەر یادداشتەکەی ماندێ لە باسی ئەو بابەتەش دەکات دەلێ سەرکەوتن بە خیندەواری تەواو نییە یانیش بە سەرکەوتن بە خیندەواری دایک و باوکێکی بە دایک و باوێکی خویندەوار نییە بەڵکو سەرکەوتن بە دایک و باوکێکی داهێنەرە سەرکەوتن بە شەو نخوونی بەردەوام نییە سەرکەوتن بەوەیە تۆ ئاسانترین ڕێگا بدۆزیەوە بۆ ئەوی سەرکەوتوبی ئەوانەی کە پاس دەکات ئەوانە تەنها کۆسپێکە مرۆڤ خۆی بۆ خۆی دروست دەکات نەوە کۆسپێکی گەورەبی کە نەتوانانی مرۆڤەکە بە هیچ شێوەیەک سەرکەوتوبی لۆی ئەو کۆسپانی کە ڕۆژانە خۆمان دەبینی زۆرجار بە خۆشمان بۆ خۆمان هینایەوە من ناتوانم ئەو کارە بکەم لەبەروی ماڵەوەم لەگەڵم نینە لە هەمان کاتە کارێکی باشە توانات هەیە بەهرەت هەیە تۆ ئەکید بە کە کردت سەرکەوتوبی ئەو کەسانی کە پاڵپشتیان تۆیان نەدەکردێن سێلفیت لەگە دەگرنەوە ڕسمت لەگە دەگرنەوە دڵنیابە نمونەی زۆری وا هەیە لە ژیانی ڕۆژان منماندا
ئەگەر کاتەبی چیرۆکی یەک لە سەرکردەکان بۆ بجێڕمەوە دەلێ یەکێک لە زەمەنی کۆندا سەرکردەیەکە بوو کە با بڵین بانگەشەی شاهانشی دەکرد شاهی دەکری یاخود باکشەی پادشایەتی دەکرد لە وڵاتێکی فراوان بەسەر وڵاتێکی فراوان نوێ دوای چەندەها مانگ لە شەڕ و ململانێ سەرکەوتوو بوو بەسەر نەهارە سەرسەختەکانیدا کە لە پاشاندا گەیشتە تەختی پاشایەتی لەو ماوەیەدا وڵاتەکەی تەبعاً شلەژا بوو ئیش و کارەکان هەمووی بێسەروبەر بوو پاشا لە دوای ئەوەی کە توانی ناو خۆڕێک بێختەوە و هەروەها وڵات لە مەترسی دەرەکی ڕزگار بکات بڕیاریدا کە سەفەرێکی ناوخۆی وڵاتی بەڵام شوێنێکی دووری ناوخۆی وڵات بکە سەفەری کردەوەی بزانی خەڵکەکە ڕەوشیان چۆنە چیان دەوێت چیان نەوێت بۆیە کاتێک سەفەری کرد بۆ ناوچەیەکی دووری وڵاتەکەی خۆی ناچار بوو ماوەیەکی زۆر بە پێ بڕوا لەبەرەوەی شەقامەکان هەمووی بەردبوون و خراپبوون و نەیتوانی بەو وەسائلانی کە هەیە بڕوا ناچار بە پێ بڕوا کاتێک گەڕاوە پاشا لە بڕی ئەوەی سەختی سەفەرەکەی سکاڵای کرد وتی ئێمە کێشەیەکی زۆر گەورەمان هەیە ئەو خەڵکانی کە دوورە دەستن ناتوان بە ئاسانی بێنە ناو شاریان بێنە ئەو شوێنانی کە دەیانوێت بۆیە زۆر بیری کردەوە لە کاتێکدا بیرێک بە مێشی داهات ئەویشەوە بوو بانجی وەزیری گواستنەوەی کرد وتی من دەمەوێت پلانێکدان ڕێژن ڕووپێوی بکەن بۆ ئەوەی بتوانین ئەو شەقامانەی کە لە دوورە دەستی وڵاتمان هەیە و سەر بە وڵاتی خۆمان هەمووی بە چەرمی مانگا ڕێگاکە پەردەپۆش بکەین وەزیریش لە دڵەوە تەبعاً گوێ لە پەیامی پاشا دەگرت و پەیامی پاشەگەیان بە فەرمانەکانی وەزارەت و پۆستەر و یاداشنامە نووسیل ئەوەی خەڵکەکە لە هەستی پاشا بە ئاگا بن بەڵێ دواتر ئەو بڕیاری پاشا لە هەموو کوچە و کۆڵانە بڵاو بۆ و لۆی ئامادەکاری بۆ بکەن یەکێک لە خزمەتکارێکی زۆر هۆشمەندە بوو لە دیوانی پاشایەتی کە گوێی لەو بڕیارەی بوو هەستی کرد ئەو بڕیاری پاشا هەڵسەنگانەیەکی بۆ کرد لەگەر واقعیان ناکونجێت زۆر ئەستەما تۆ بتوانانی ئەو ڕێگانە هەمووی چەرم ڕێژ بکەیت بۆیە زۆر خۆی هینا برد ڕۆژی چەند دەرفەتێکی وەرگرتوتی من ئەو کارە بە پاشا دەڵێم هەر دەرفەتێکی قۆزیەوە وتی قوربان قسەیەکم هەیە دەتوانم بیکەم وتی ئەو بڕیاری کە تۆ داتا بەڕاستی زۆر زیان بە وڵات دەگەێنێ بوو بڕیارەکە خەرجیەکی گەلێک زۆری دەوێت و لە داهاتوودا دەبێتە هۆی کەمی سامانی ئاژەڵ شیر پیستە و لە هەمان کات ئەو ماگانێک کە هیتمان لە وڵاتی خۆمان بەشی ئەوەی ناکەکەوە بتوانین ئەو شەقام هەمووی چەرم ڕێژ بکەین بۆیە گوتی من پێم باشە یەک پێشنیارم هەیە داوای لێبوردن دەکەم زۆر بە ئەوە قوربان گوتی لێ مۆڵگرا ئەگەر ئاسایی بوتی ئەوەیە ئێمە لە بڕی ئەوەی ئەمە ئەو شەقامانە هەمووی چەرم ڕێژ بکەین کە زیانیش بە وڵات دەگەنی خەرجیەکی زۆر دەین تەسەر وڵات باشتر وایە ناوکەفی هەموو پێلاوەکانیان چەرم ڕێژ بکەین ئەمە مەسرەفێکی کەم و هەروە زیان بە وڵات ناگەێنی ئەمە چمان بۆ دەردەکەی مرۆڤ سەرەتا دەبی گۆڕانکاری لە خودی خۆی بکە پاشان لە دڵی خۆی ئەوە گرنگترینە پاشان لە بیرۆکە و فکرەی خۆی تاوەکو بتوانێت بگاتە لوتکەی سەرکەوتن دەستە خۆش بێ مامۆستا نمونەیەکی جوان بوو ئەمە بزانام هەرە نمونەیە شەوک و سەرەتای دروستبوونی پێڵا و نعلوم بابەتانە بەکاردێ با کۆتا پرسیارمەوە بێت چکە کاتی زۆر کەممانمایە بەشێکی زۆری گەنجانمان چین و توێژەکانمان هەموو لە زۆرێک لە تەمەنەکانمان هەوڵی گۆڕانکاریاندایە بەرەو ڕووی باشە بەڵام لە کۆتایەکە شکستیان هێنا شکست چاچەند بەشێکە لە گۆڕانکاری تەمان زانایان دەڵێن سەرکەوتنی ئەو کەسانی کە سەرکەوتو بوون یەک لە خاڵە سەرکەوتوەکان شکستە لەوانەیە عجیب بێ و بابەتە بەڵام ئەگەر هەر مرۆڤێک شکست نینێ تام لە سەرکەوتن ناکەم هەر مرۆڤێک لە ئیش و کارە شکست نینێ ناتوانێت ڕێگە چاری نوێ بدۆستەوە قسەیەکێ دەلێ چەتر باران ڕناگرێت بەڵام دەت پارێزی لە باران شکستەکانیش سەرکەوتنی بەردەوامت لۆ ناینن بەڵام ڕێگات نیشان دەدەن دکتۆر علی شریعەتی دەلێ هەرگیز سوودم لەو کەسە نەبینەوە کە هاوڕا بووە لەگەرم بەڵام سوودم لەو کەسە بینیوە کە ڕەخنەی لێم گرتیە چونکە من لە ڕەخنەکانیە سوودم بینیوە و توانیمە خۆم چاپ بکەم بەرەو پێش بڕم بۆیە ئەو گەنجانی کە دەوێنێ هەوڵی سەرکەوتن بدەن ئەو ڕەخنانی کە دێتە پێشن هەوڵدان سوود لێوە بگرن ئەو شکستانەی کە دێتە پێشە بیکەنە پەیژەیەک و قادرمەیەک بەسەر بکەون نەوەکو بەژێر بکەون و نەتوان هەڵنەستنەوە دەست خۆش بێ مامۆستا سەعید زۆ سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ زەن و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان ئەم تەورەیە بوو کە لە شاری هەولێر پێشکەشمان کردن بۆ هیوایە کە هەموو لایەکمان ئەگەر پێویست بکە گۆڕانکاری لە ژیانمان بکەین بەرەو ڕووی باشە هەمومان
ژیانمان بە جۆرێک لە جۆرەکان ڕێک بخین و بیگۆڕین بەروڕوانێکە سوودمان بۆ دەوروبەر و کۆمەلگاکەمان هەبێت لە کۆتاییەکەیدا دایک و باوکو نزیکەکانمان شانازیمان پێ بکەن. ئەزیزان و خۆشەویستان دەستمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە. بەڵام عیمران سپاس دەکەین، سپاس بۆ خۆت، بۆ میوانە عزیزەکەت، سپاس بۆ بابەتانی کە پێکەوە شنوکەوتان کرد بۆ هیوایی کە هەمومان بتوانین گۆڕانکاریەکی ایجابیانە لە خۆمان لە ژیانی خۆماندا ئەنجام بدەین. زۆر سپاس دەکەین. بەڵام عزیزان دەچینە لای ڤیتیەک کە ڕێنەزەر سەران لە ڕانیە بۆی ئامادەکردین. فێرگەی تۆپی پێ هەیە کە کۆمەڵێک منداڵی بەهرەمەند و بەتوانیان کۆ کردوێتەوە لەسەر تۆپی پێ دەیانێن ڕاهێنانیان پێ بکەن کە هەموو جارێک ئەم جۆرە فێرگیانە دەبینین دەڵێن خۆزگە لە سەردەمی ئێمەشا ئەم جۆرە فێرگیانە هەبوو بۆ ئێمە بتوانین زیاتر برۆ بە کارەوەرشیەکانی خۆمان بدەین، چونکە بە دڵنیاییەوە منداڵانی ئێمە هەمیشە خاوەنی بارەی تایبەتن لە کارەوەرشیەکاندا، بەڵام بۆ هۆی نەبوونی فێرگەی تایبەت یا خۆ ئیمکانات و پێداویستەوەی کە لەسەرەوە خەڵکانێک و شوێنێکی تایبەت هەبێت دەستیان بگرێت، زۆر جار ئەم بەهرە و توانایە بتوانم بڵێم بە زۆر لە زۆرەکان ناتوانن سوودی لێوەربگرن، بۆیە لە پێناو ژیاندا دەچن بە شوێن کار و پیشەی دیکەیە کە دەتوانین لەم بەهرەوە کە لە وەرزشە هەیەە دەتوان ژیانی خۆشیان مسەوگەر بکەن، بەڵام بەداخەوە دەچینە لایە و ڤیتیا بە بینەری بین. فێرگەی وەرزشی ڕانیە لە 2012ەوە دامەزراوە و 9 ساڵە مامۆستاکانی بەخۆبەخش ڕاهێنان بە منداڵان دەکەن و ئامانجیان ڕاهێنانیانە بە شێوەیەکی ئەکادیمی. دروشمی فێرگەکەش پەروەردە پێش فێرکردنە. فێرگەی تۆپی ڕانیە لە ساڵی 2012 لەسەر دەستی کۆمەڵێک مامۆستای خۆبەخش و ڕاهێنەری دڵسۆزی شارەکە دامەزراوە. ئەم ساڵ دەچینە ساڵی نوێمی کارکردنەوە. لە ماوەی ئەو 9 ساڵەدا ئێمە هەوڵمان داوە فێرخواز لەسەر کۆمەڵێک بنەما وەرگین کە بتوانین سوودی هەبێ بۆ دوا ڕۆژی شارەکە. فێرخوازەکان بە تایبەتی ئەو گروپانەی کە تەمەنیان لە نێوان 5 بۆ 7 بۆ 8 ساڵیدایە ئەرکیان قورسترە لەوانەیە کە فێرخوازەکانمان گەورەترن. لێرەشدا ئەمە ئامانجێکمانەیە کە ئەو فێرخوازانەی کە لە تەمەنێکی بچووکەوەن هەوڵمان داوە زۆترین گرنگیمان بۆ تەمەنانەداوە، لەبەرەوەی فێرخواز لەو تەمەنی 5 بۆ 10 ساڵی زیاتر شت وە دەگرێت، زیاتر شت فێر دەبێت، زیاتر حەزی بۆ وەرزشەکەی هەیە. زۆترین هەوڵمان داوە لەو تەمەنەوە فێرخواز فێر بکەین. پێشنیارەکەم چوە کە کوتم بە هەموو جومان ئەلێرە سڵاتی لێدەی. بنیاد کە فێرخوازێکی فێرگەی وەرزشی ڕانیە بە زمانە سادەکەی خۆی پێشنیارێکی بۆ مامۆستاکانی و هاوڕێکانی کردووە کە هەموو ڕۆژێکی هەینی سڵاوات لەسەر پێغەمبەر درودی خودای لەسەر بێت لێ بدەن. سەلام عەلەیک بنەیە خۆی گەورە، ئەمن پێشنیارێکم بۆ مامۆستای هەبووە. پێشنیارەکەم چوە کە کوتم بە هەموو جومان ئەلێرە سڵاتی لێدەی. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. مامۆستاکەمان زۆر باشن، شتی باشمان فێر دەکەن، ڕێزیان دەکەن. فێری تۆپی بووم و لەمان هەر جاری وە تۆپێنێ دەکەم و مامۆستاکان لایڤمان دەگرن، ئەوەکانی کەس تۆپێنێمان پێ دەکەن. کە سوکاری منداڵەکانیش دەڵێن ئەو فێرگەیە بووە تا قوتابخانەیەکی وەرزشی بۆ منداڵەکانیان کە بێ بەرامبەر مامۆستاکان بە خۆبەخش ڕاهێنانیان پێ دەکەن. ئەم فێرگەیە لە ساڵانی ڕابردوودا خزمەتێکی زۆری بە شاری ڕانیە کردووە و منداڵەکانی ئێمە هەمومان ئاگدارین کە دێن بۆ فێرگەی ڕانیە. کاری ئەم ڕاهێنەرانە ئەم مامۆستا بەڕێزانە خۆبەخشیە. ئێمە لە مقابل پەروەردەکردنی منداڵەکانمان بە پەروەردەیەکی وەرزشی هیچ پارەیەکی مانگانە یاخود هەفتانە نادەین بە ئەوان، ئەوەی ئەوان دەیکەن کارێکی خۆبەخشیە. لادەڤەری ڕاپەڕین ژمارەیەک فێرگەی وەرزشی هەیە کە مامۆستاکانی بە خۆبەخش ڕاهێنان بە فێرخوازان دەکەن و ئامانجیان پەروەردە و فێرکردنە بە شێوەیەکی ئەکادیمی کە سوکاری فێرخوازانیش ئەو فێرگانە
با شوێنێکی شیا و دەزانن بۆ منداڵەکانیان کە بە پەروەردەیەکی جوان و ئەکادیمی ڕاهێنان بە منداڵەکانیان دەکرێت. ئەتۆ گۆڵچی بوو یان دوو بە دووە؟ ئافرین کا وەرە بسان مۆرە؟ ئەتۆ چەند گۆڵت کردووە؟ دوو گۆڵت کردووە؟ ئافرین. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان تایبەت بە پەیامی ڕۆژ. بەڵام بەڕێزان پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتاگەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستان ئەسپێرین. خواتان لەگەڵ.